من وەکو درێژە پێدەری ئەم ڕێچکەی باوکم و دایکم و هەڵگرتنی قورساییەکی کەم بێ ئەگەر بتوانم هیوادارم توانی بێتم یارمەتیدەری دایکم بم و درێژە بەم کارە بم لە بەرەوەی دایکم ئێستا لقێکی ترمان هەیە و لە هەورامان ئەو لە هەورامانە و لە بیارەیە ئەو ئەوێ بەڕێوە بە منیش لە خەرپانیم و خەرپانی بەڕێوە ئەوەی کە ئێمە دڵخۆشەکە ئەوەیە کە هەر کاتێک باسی تواناکانی ژنەکەین کللتورێکمان هەیە هەورامان کللتورێکی هەیە کە هەمیشە ژن هامکاری پیاوان بوون بەڕاستی لەوانەیە لەو سەردەمەیە ئەسڵەن مۆدێلی ئازادی و ئەو شتانە هەر نەبوو بێ ئەوان هەر بە خۆڕسکی ئەمیان هێناوە هەر بە خۆڕسکی ئەمیان هێناوە و یارمەتیدەری پیاوەکانیان بوون ئەوەی کە لە ئێستاشا دڵخۆشین پێی ئەوەیە کە ئەم ڕێچکەیە ئەم کللتورە کۆتایی پێ نەهاتووە وەچە بۆ وەچە ئەمە هەر بەردەوامە بە ئێستاشەوە کە لە ئێستەیە ئێمە زۆر خۆشحاڵین بەمە ئەوەی کە من دڵخۆشەکە ئەوەیە کە لێرە ئافرەتان ئەوانەی ئێرە بەڕێوە بن زۆربیان ئافرەتن ئەوە زۆر دڵم پێی خۆشە من 15 کەس ئەبین ئەگەر زیاتریش بین بەڵام بە بەردەوامیان 15 کەسە هەمویان لێک ڕۆژە ئیش ناکەن ناو بەناو ئەگۆڕێن ئەم 15 کەسە بەڵام 15 زیاتر یەک شتیشمان بیر نەچێ لای ئێمە عادەتەن لە ئێستەیە کە هەر کاتێک ئیشێگریتە دەست ئەبێ بڕوانامەوە هەبە باشە بەڵام لای ئێمە بڕوانامە شەرت نییە لێرە و خواردنەکان هەمووی دروست دەکرێ و پێشکەش بە میوانەکان ئەکرێت لەسەر تەڵەبی میوانەکان چیان داوا کردووە هەوڵێن بە جوانترین شێوە ئێمە خزمەتیان بکەین و پێشکەشیان بکەین و بەدڵیان بێ وەک پێشتر وتم خواردنەکان هەمووی هەیە بامێە قەیسیە ئێستا ئەمە گۆشتاوە ئەمە بامێیە ئەمە فاسۆلیایە ئەوش برنجی خڕەوە بریانی و قۆزی و هەموو خواردنانە هەیە حتا یەکێک لەم گوندەی خۆمان بەروبوومێکی خۆماڵی و هی سروشتیان هەبێ هەوڵێن هی ئەوان بەکاربێنین ئەگەر نەما ئەنجا ئەچینە دەرەوەی گوندەکەی خۆمان و